ئامادەکاریەکانی دەستگای بەخشین بۆ زیندووڕاگرتنی سونەتی قوربانی لە ڕۆژانی جەژندا دەستی پێکردووە. لەو چوارچێوەیەدا بە هاودەمی پزیشکانی ڤێتەنەری خانەکانی ئاژەڵان بۆ هەڵبژاردنی باشترین سەر ئاژەڵ بەسەر دەکەنەوە. دیارە من لیژنەیەک لە دەستگای خێرخوازی بەخشین ساڵانە پێش جەژنی قوربان ئەو خاوەن ئاژەڵانە بەسەرەکەینەوە کە سەری ئاژەڵەکانیانکە ئاژەڵی ینی ڕێک و پێک و جوان بی. دیارە ئێمە چەند ڕۆژ لەوە پێش هاتین ئەمڕۆگەر بە هەمان شێوە لەگەڵ پزیشکێکی ڤێتەنەری هاتین کە سەری حیوانەکانمان کرد. دیارە ئێمە پەسەندمان کردبوون و دووبارە ئەم پزیشکەشمان هێنا. دیارە پزیشکەش دەستخۆشی لەکەین ئەڵێ زۆر شتێکی جوان و ڕێک و پێکە هیچ کێشەی تەندروستی نییە، بەڵام لەگەڵ ئەوەشا ئێمە ئەم لیژنە ڕۆژانە بەردەوام ببێت چەندین خاوەن ئاژەڵی تر بەسەرەکەینەوە. ئێمە هاوکاریانە بین بە هەموو شێوازە لایەنەکانی تەندروستی و شێوازەکانی سەربڕینێکی گونجاو بۆ ئاژەڵێک کە ئاژەڵەکە لە ڕووی تەندروستیەوە شیاو بێ پێش ئەوەی سەر ببڕێ پشکنینەکانی بۆ بکرێت و لە دوای سەربڕینیش پشکنینەکانی بۆ بکرێت. ئامادەکاریەکانی دەستگای بەخشین بۆ قوربانی بۆ ئەوەیە لەگەڵ گەیشتنی پاری خێرخوازان ڕاستەوخۆ ئاژەڵە تەندروست و باشەکان دیاری کرابن و لە کەمترین کاتدا زۆرترین قوربانی ئەنجام بدەن و سفرەی هەژاران بڕازێننەوە. ئێمە لە دەستگای خێرخوازی بەخشین ساڵانە مەوسیمی قوربانی ئەنجامەدرێ یەکێکە لە پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین و ئێمە پێشی مەوسیمی قوربانیین سەردانی خانەکانەکەین سەردانی شوێنەکانەکەین لەبەرەوەی بتوانین باشترین حیوان و شیاوترین حیوان لە خانەکان دیاری بکەین بۆ ئەوەی لەو کاتیان نەکەوینە پەلەپەل ئەوانە بتوانین حیوانێکی شیاو بۆ قوربانی دەستنیشان بکەین بۆ خێرخوازان. بەهۆی متمانی زۆری خێرخوازان بە دەستگای بەخشین ساڵانە ژمارەیەکی زۆری هاوڵاتیان قوربانیەکانیان بە دەستگای بەخشین دەسپێرن و دەستگاکەش بە شێوەیەکی شەرعی و تەندروست و زانستی قوربانیەکان ئەنجام دەدات و بەسەر خێزانە شایستە و کەم دەرامەتەکاندا دابەشی دەکات. وشیار محەممەد کەناڵی ئاسمانی پەیام سلێمانی.